ئەزان چەندێک باسی فەزڵ و گەورەی ئەم ڕۆژە بکەین ڕەنگە فریانەکەوێن بەڵام ئێمە هەندێک تەوەرمان هەڵبژاردووە کە زۆر گرنگن یەکێک لەو بابەتانە کاری چاکەیە کاری چاکە هەمیشە چۆڵی یەکێکە لە سیفەتەکانی مسلمان کە هەمیشە خەریکی کاری چاکەیە بەڵام لە ڕۆژانێکی وەکو ئەمڕۆدا مسلمانان زیاتر ڕوو لەم کارە دەکەن بزانین ئەو کارە چاکانە چییە کە پێویستە ئێمە ئەنجامی بدەین و پێغەمبەرمان صلی الله علیه وسلم ڕای سپاردوین بەم کارە چاکانە بۆ گفتوگوی زیاتر دەربارەی ئەم بابەتە دەچینە لای مامۆستا محێدین سوورچی مامۆستای ئاینی کە لە شاری هەولێرەوە خۆشبەختانە لەگەڵمانە مامۆستا گیانسڵاوی خوات لێبێ کاتت باش سەرەتا بزانین ڕۆژی عەرەفە بە تایبەتی کە ئەم ڕۆژە گرنگەیە ئێستا دەستی پێ کردووە زۆرێک لە مسلمانان بە ڕۆژون پێویستە چ کارێکی چاکەی تیا بکرێت لەم ڕۆژەدا بسم الله الرحمن الرحیم سلااو ڕێزیش بۆ ئێوەی بەڕێز و بۆ بینەرانی خۆشەویست دیارە بەڕاستی ڕۆژی عەرەفە ڕۆژێکی گەورەیە و ڕۆژێکە لە هەموو ساڵ کەم ساڵە دەسوڕێتەوە لە هەموو ڕۆژەکان بە پێی فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە هەموو ڕۆژەکان گەورەترە بۆی بەڕاستی باشترین کردەوە لەم ڕۆژانە لەم ڕۆژە گەورە مبارەکەدا ئەوەیە کە ئینسان بەڕاستی هەوڵ بدات لەم ڕۆژەدا کە ئێستا زۆربەی زۆری موسڵمانان تێیدا بەڕۆژوون بۆی بەڕاستی یەکێک لە فەزڵ و گەورەیەکانی ئەو ڕۆژەی ئەوەی خوای گەورە خێرێکی زۆر و خێرێکی گەورەی تێکردووە بۆی کە مسلمانان لەو ڕۆژەدا بەڕۆژوو بن لەو ڕۆژەدا کە مسلمانان تێیدا بە ڕۆژی دەبن کە ڕۆژی خۆتان و هەموو مسلمانان دەزانن فەزلی ڕۆژی گرتن لە پێناوی خوای پەروەردگار ئەگە ئینسان یەک ڕۆژ بۆ خوای گەورە لە ژیانی خۆیدا بە ڕۆژی بێت خوای گەورە 70 ساڵ لە ئاگری جەهەنەم بە دووری دەخاتەوە خوای گەورەی پارێزی وی بەڕاستی جێ دڵخۆشیە کە لەم ڕۆژەدا خەڵک زۆربەی زۆری ئەمڕۆ بە ڕۆژوونە هەتا ئەمن بە ڕێگا دەهاتم ڕۆژانە هەندێک مەتعەم و یان فەلافل و ئەوانە کە مەتعەمی بچووکن کراوە بوون ئەو ڕۆژی دیتم ئەمڕۆ قەپات بوون یعنی تەقریبەن وەکو مانجی ڕەمەزان خەڵک ڕۆژی ڕێزی ئەم ڕۆژەی دەگرن و خەڵک لەم ڕۆژەدا خەڵک بە ڕۆژوونە ئەوەش جێگای دڵخۆشیە بەڕاستی کە مسلمانان هەموو پێکەوە لەم ڕۆژەدا شەعائیری ئیسلام بەرز دەکەنەوە و خەڵک ڕێزی ڕۆژی عەرەفە دەگرن و خێری ترش و ئەوانە ئینشاڵڵا لەگەڵ جەنابتان لە ئەسنای و توێژەکانمە ئینشاڵڵا باز دەکەین ئینشاڵڵا مامۆستاکان باست لە ڕێزگرتن ئەم ڕۆژە کرد ئێمە چۆن قەدری شەوی قەدرەگرین ڕێز لە شەوی قەدرەگرین و عیبادەتێکی زۆری تێدا ئەنجام دەدەین قەدری ئەم ڕۆژەش بگرین کە ئێمە ئەو شەوەمانەیە ئەم ڕۆژەشمانەیە کە بە گەورەترین و پرخێترین ڕۆژدا دەنرێت بۆ مسلمانان ئەم قەدرگرتنە تا چەند گرنگە مسلمانان وەکو چۆن شەوی قەدریان بە زیندوی هێشتەوە زیندویانە کردەوە بە عیبادەت و پەرستش ئەم ڕۆژەش بە کار و کردەوەی زۆر باش و چاکە ئینشاءڵڵا قەدری بگرن و زیاتر عیبادەتی تێدا ئەنجام بدەن بەڵێ دیارە ڕۆژ و ڕۆژی عەرەفە کە پێویستە هەمومان ڕێزی ئەو ڕۆژە بگرین بەچی وەکو عولەما دەفەرمون بە عیبادەتکردن بە عیبادەتەکانمان جیاواز بی لەگە ڕۆژەکانی تر وەتە ئەم ڕۆژەکانی تر خەڵک احتمالە وەک پێویست بە ڕۆژوو نبی هەموو ڕۆژەکانی پێنەگیری بەڵام ڕۆژی عەرەفە کە خێرەی گەورەیە با تێیدا بە ڕۆژی بین و یەکەکی تر ئەوە ئینسان لەو ڕۆژەیدا هەوڵ دە بەڕاستی گچکەترین گوناح ئەنجام نەدا سەرپێچی خوای گەورە نەکا ئینسان لە هەرس و کەوتی ژیانی خۆی پێی وە دیاربی کە ئەم ڕۆژە ڕۆژێکە کە مسلمانان ڕێزی دەگرن و ئەگە خەڵکێکی بیانی بێتە ناو ئیسلام و بێتە ناو مسلمانان ئەگەر سەردانێکی ناو مسلمانان بکە لە هەرس و کەوتی مسلمانان پێی وە دیاربی کە مسلمانان ڕێزی ئەو ڕۆژە دەگرن بۆ نمونە گوناح ناکەن و ئیبن عومەر ڕزای خوای لێبێ دەفەرمێ ئەگەر خۆ بپارێزم لە دەنکە خورمایەکی حەرام پێم باشترە لە 100 ڕکعات نوێژ کەواتە بەڕاستی پێم وایە گەورەترین ڕێز بۆ ئەو ڕۆژەی
ئینسانەوەی تێیدا بە ڕۆژی بی و هەروەها عیبادەتی خوای گەورەی تێدا بکە و پاشانیش گوناحی تێدا نەکا. ئەمە شێوازی ڕێزگرتنی ئەم ڕۆژەیە. مامۆستا هەندێک کارمان هەیە چاکەکەی گەورەیە، چاکێکی زۆر گەورەیە گەر ئینسان جامیدا، هەندێک چاکەشمان هەیە ڕەنگە بچووک بێ، بەڵام کەسەکانی جیاوازن. ڕەنگە من لە ڕووی مادیەوە بتوانم هاوکاری کەسێ بکەم، ڕەنگە هەندێک جار نەمبێ ئەو هاوکاریە بکەم، ڕەنگە لە ڕووی جەستەیەوە بتوانم کاری چاکە بۆ کەسێ بکەم، ڕەنگە هەندێک جار نەخۆش بم ئەم کارم پێ نەکرێ. مەبەستەکەی من لێرەدایە ئەو کارە چاکانە چینکە ئێمە هەر یەکێکمان بەپێی توانای خۆمان، ئەگەر پێمان کرا گەورە بێ، ئەگەر پێمان کرا بچووک بێ لەم ڕۆژە ئەنجامی بدەن بۆی کە ئەو فەزڵ و پاداشتە گەورەی کە خوای گەورە بۆی داناوین، ئەو خێرە گەورەی کە لەم ڕۆیە هەیە بەنسیبمان بێ. بەڵێ خوای پەروەردگار لە قورئانی پیرۆز باسی شێوازی دەسەڵاتی ئێمەی کردووە، هیچی بۆ هیچ کەسێک تێ نەهێشتوتەوە لە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باس کراوە چۆن ئێمە مەسەلەن لە ڕۆژی عەرەفە بتوانین ئەسپی خۆمان تاو دەین عیبادەتی خوای گەورەی تێدا بکەین. خوای گەورە فەرمێ فەتەقوا الله ما استطعتم، واتە بەپێی توانای خۆتان چەندتان لە توانایە ئەو مندا عیبادەتی خوا بکەن، تەقوای خوای گەورە بکەن. بۆیە کەسانێک پێیان دەکرێت لە ڕووی جەستەی بە ڕۆژی بن، با لەو ڕۆژە بە ڕۆژوو بن، تەنها کیفایەت نکەن بەوەی کەوا بە پارە و مەسەلەن مادەکەی خۆیان خێر و خێرات بکەن، بەڵکو بە جەستەی خۆشیان تەقوای خوای گەورە بکەن. لەو ڕۆژەیدا وەکودەریدان بە نەفسی خواندا بگرن، بە ڕۆژوو بن. و ئەو کەسانێک کە لە توانای مادیان هەیە با بە مادی بەڕاستی خێر و خێرات بکەن، لەو ڕۆژەدا یارمەتی فەقیرەکان بدەن. زۆر خەڵک هەیە بەڕاستی لەو ڕۆژەی ناتوانی مەسەلەن جلوبەرگ بۆ مار و مندارە فەقیرەکەی خۆی دابین بکە، یان وەک پێویست ژیان و گوزەرانی خۆی خۆش بکە، ماڵی خۆی بڕازێنیتەوە، ئەتو کە دەزانی کەسانی فەقیر هەنە بڕۆ یارمەتیان بدا. و ئێمە بەپێی توانای خۆمان، بەپێی نیەتی خۆمان، هەر نیەتمان لەگەر وەکو گوتی خەلکی باش بی، لەگەر ڕۆژوانان بی، لەگە خەرچی عەرەفە بی، با ئێمەش بەڕاستی بە زیکر و بە زمان و بە دڵ لەگەڵ خەلکە باشە بین. لەو ڕۆژە ئاگەمان لە بینی خۆمان و خوای پەروەردگار بی، وەکو باسمان کرد لەو ڕۆژەدا هەوڵ دەین گوناح نەکەین، هەوڵ دەین خێر و خێرات بکەین. ئەگە بە جەستەشمان پێ نەکرێ بە زمان، ئەگەنا بە دڵ، بە هەموو شێوەیە کە پێمان دەکرێت بەڕاستی کە پێمان کرە بە مادە بە خێر و خێرات بکەین. بۆیە بە چەندی پێمان دەکرێت بە پێی توانای خۆمان لەو ڕۆژەدا خوای پەروەردگار خێرێکی زۆر و زەوەندەی تێکردووە، گوناحی ساڵێک لە ئینسان ڕەش دەبیتەوە و گوناحی ساڵێکی داهاتوش خوای پەروەردگار بە هەمان شێوە لە گوناحەکانت خۆش بووە. کەواتە بەڕاستی ئینسان نابێ و فرسەتە لە دەست خۆی بدا، نابێ ئەو هەلا فرسەتە لە پێشتا لە دەست خۆت بدەی. بۆیە پێویستە هەمومان ڕێزی ئەو ڕۆژە بگرین و عیبادەتی ئەو ڕۆژەی ئەنجام بدەین. بەڵێ مامۆستاگیان ئەمڕۆ منیش بە ڕۆژوو بوو، ماگام لێ نەبوو ئێستا ئاوم خواردخۆ هەر ڕۆژەکەم نشکاوە. بەڵێ طبعا ئەو کەسەی کەوا بە ڕۆژوو دەبی، بۆ نمونەگە شەوێ نیەتی هەبی کە بەیانی بووە مەسەلەن سحووری نەکرد یان پاشەوی نەکرد، بەیانی بووە مادەم شەوێ نیەتت هەبووە بە ڕۆژی بە ڕۆژەکەت بۆ قبولە، یان نیەتت نەبوو ئەو ڕۆژەی بە ڕۆژی بی، بەڵام بەیانی نیەتت گۆڕا، هیچیشت نەخواردەوە، گوتت لەو ڕۆژەی منیش بڕاستی تازە و فەزڵ و گەورەیە و نیەتم هاتە سەرەوەی بە ڕۆژی بم. بۆیە مادەم هیچت نەخوارد و عولەما دەفەرمون ڕۆژی سونەت دروستە، ئینسان ئەگە پێشتریش نیەتی نەهێناوە دروستە بە ڕۆژی بە. و ئەگەر بە ڕۆژیش بووی غەڵەتت کشتەکەت خوارد زۆر ئاساییە، چونکە خوای گەورە لە غەڵەتی وەلە لە بیرچوونەوە ئینسانی عەفو کردووە. خوای گەورە بەڕاستی یعنی ئەوەی کە خواردوتەوە ئاوە نانە هەشتێکت خواردوتەوە، خوای گەورە ئەمە هەدیەکە بە توی داوە. وەکو زۆرێک لە مسلمانان بە حەزرەتی ئەوە نەخوای گەورە هەدیەشان بداتێ، هەیە بووە گوتی وەڵا من مانجی ڕەمەزان هەموو بە ڕۆژ بوومە یەک دەقە شتێکم لە بیر نەچووە، هەش بە گوتیتی وەڵا من لە ماری چوومە دەرێ لە دەرەوە نانم خوارد و چام خواردووە، یان چوومە داعوەتەشی نانوشتم هەموو خواردەوە هاتوومە دەزانم بە ڕۆژومە. ڕۆژێکت قبولە، ئەم شتانە هەدیە و خەڵاتی خوای پەروەردگارە بەو ئینسانانە داوە. بەڵام مامۆستا من جێستە لە بەرنامەکەی ئەوا بوو، ئاگام لێ خۆم نەبوو، وەروام زانی ڕۆژانی ڕابردووە کەمێک گاوم خوارد.
ئەو سەماعات بەڕێزان تەواو نییە گوێم لە دەنجی ئەو پێشکەشکارە نییە نازانم سەماعەکە زۆر مەزبوط نییە ئەگەر زۆر باش مامۆستا گیان ئەو مامۆستا گیان ئەو سەماع ناتوە بەڕێزان و خۆشەویستان دیارە بەڕاستی وەکو باسمان کرد دەبێ ئاگەمان لە فەزل و گەورەی ئەو ڕۆژەی بێ دەبێ بزانین ئایا ئەو ڕۆژە ئەمە چۆن تێیدا مەسەلەن عیبادەتی خوای گەورە بکەین ئەگەر تەماشە بکەین خۆشەویستان هەر بەحسی مەسەلەن گەورەی ئەو ڕۆژەی یان چ بکەین لەو ڕۆژەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ بەڕاستی باشترین شت لەو ڕۆژەیدا کە ئێمە بیکەین و ئەوەیە کە من گۆتومەوە پێش خۆمان پێغەمبەران گۆتویانە ئینەکم تەقرەئونە یان ئێوە گۆتوتانە یان من گۆتومە ئەوەیە کە ئەو زیکرەی خوای پەروەردگارە لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت وهو على كل شيء قدير بۆی بەڕاستی داوە لە مسلمانان دەکەم لەو ڕۆژەیدا ئەو زیکرەی زۆر بکەن لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير چونکە بەڕاستی ئێمە ئەگەر بێت و ئەم زیکرە ئەگەر بکەین خوای پەروەردگار خێرێکی گەورە و زۆر و زەوەندەمان بە قسمەت دەکا بەڵام ئەگەر هات و ئێمە ئەو زیکرە نکەین عیبادەتی خوای پەروەردگار نکەین و گەورەترین شت ئێمە کە لەو ڕۆژەدا بەڕاستی ئەوەی ئینسان یەک تا پەرستبی بۆ خوای پەروەردگار چونکە لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتووە کە فەرمی إن الله أخذ الميثاق من ظهر آدم بنعمان يوم عرفة وأخرج من صلبه كل ذرية ذرأها فنثرهم بين يديه كالذر أي النملة الصغيرة ثم كلمهم فقال ألست بربكم قالوا بلى طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێکێک لە فەزل و گەورەیەکانی ئەو ڕۆژەی ئەوەیە کە خوای پەروەردگار بەڵێنی لە زوڕیەتی ئادەم هەمووی وەرگرتووە لەو ڕۆژەیدا خوای گەورە بەڵێنی لە زوڕیەتی ئادەم وەرگرتووە لە سەرەتاوە خوای گەورە لە پشتی ئادەمەوە لە دۆڵی نەعمان کە دۆڵێکە لە مەکە لە ڕۆژی عەرەفە خوای گەورە لە پشتی ئادەمەوە بەڕاستی لە زوڕیەتی ئادەم ئەو بەڵێنەی وەرگرتووە و دەفەرمێ هەر لەو کاتەوە پەرش و بڵاو بوون لەبەر دەستی ڕەب العالەمین کە زوڕی یعنی وەکو مێروستانی گچکۆکە خەلکە لەبەر دەستی ڕەب العالەمین بوو ثم كلمهم فقال ألست بربكم وتباشم پەروەردگاری هەمووتان نیمە قالوا بلى وتیان بەڵێ ئێمە بڕاستی بەڵێنە دەین کە تۆ پەروەردگارمانی بۆی بڕاستی ئەوڕۆ کە خەلکانێک یعنی تەوحیدی خوای گەورە ناپەرستن و خوای گەورە بە تەوحید ناگرن و ڕوو لە خوانینە پشت لە خوانە بەڵێنەکەی خۆیان شکاندووە ئەو بەڵێنەی کەوا لە سەرەتاوە لەگە پەروەردگارمان داوە ئەو بەڵێنەی کەوا لە سەرەتاوە لەگەر پەروەردگارمان داوە ئەمە بڕاستی دەبی ئاگدار بین خوای گەورە لە سەرەتاوە هەر لە فیتڕەتەوە بەڵێنی لە ئێمە وەرگرتەوە کە خوای گەورە بپەرستین ئەیە ئەوڕۆ خەڵک بۆ مەسەلەن بە ڕۆژین نیە ئەو خەڵک بۆ عیبادەتی خوا ناکە هەر وەکو سونەت خۆمە لەسەرمان پێویستە ئێمە هەر وەکو سونەت مەسەلەن عیبادەتی خوای پەروەردگار بکەین ئەگەر بێت و بەڕاستی یعنی عیبادەتی خوای گەورە بکەین یعنی ئەو بەڵێنەی خوای گەورە کە بەڵێنمان لەگەر پەروەردگارمان داوە کە خوای گەورە ئێمەی بۆچی دروست کردووە ما خلقت الجن والإنس إلا ليعبدون خوای گەورە بۆ ئەوەی ئەمە دروست کردو کە پەروەردگار بپەرستین کە ڕوو لە خوای بکەین کە ڕوومان لە خوای پەروەردگار بی بەڵام کاتێ و بەڵێنەی خوای پەروەردگار دەشتێنین ڕوو لە خوانین ڕوو لە دینی خوانین عیبادەتی خوا ناکەی بڕاستی بەڵێنی خوای گەورەمان شکاندووە
ئەو بەلێنەی کەوە بە تەکیدەوە ئێمە لەگە خوای گەورەمانداوە خوای گەورە ئێمەی بۆ عیبادەت دروست کردووە بەلێنی لێوەرگرتێک کە عیبادەتی بکەین ئەی بۆ مەسەلەن کوفرانەی دەکەین ئەی بۆ عیبادەتی خوای پەروەردگار ناکەین بۆیە بەڕاستی داوە دەکەم کەوا هەمومان ڕوو لە خوای گەورە بین و عیبادەتی خوای پەروەردگار بکەین. مامۆستا گەرگەویستی دەنگی من بی ئەمەوە پرسیارە بکەم لە ئێستادا هاوڵاتیان خۆیان ئامادەکەن بۆ جەژن ڕەنگە ئێمە لە بیری ماڵەکانی خۆمان نابین سفرەکانمان بڕازەینەوە ئامادەکارێکی باشکەین لە ئێستادا دەبینین بەهۆی زروفی کوردستان و ڕەنگە فەقیر و هەژارێکی زۆر هەبێت تا چەندێک گرنگەوە ئەمە بە چاکێکی باش دەنووسرێت لەم ڕۆژەدا ئەگەر ماڵێکی هەژار هەبێ قوتێکی بۆ دابین بکەی هاوکارێکی بکەی بەو پێی بەو توانایی کە خۆت ئەیتوانیت یان با بڵین ڕێنمای چێ بۆ هەوڵاتیان پەیامە چییە ئایا تا چەندێک گرنگە کە ئێمە ئەوان بەسەر بکەینەوە لەم ڕۆژانەدا. طبعا بەڕاستی لەو ڕۆژەدا زۆر زۆر گرنگە کە ئینسان هاوکاری فەقیر و هەژارەکان بکە بەڕاستی ڕۆژی قیامەت خوای پەروەردگار وەکو لە فەرمایشتی صحیحی پێغەمبەر هاتووە دەفەرمێ خوای پەروەردگار خۆی دێنێتە جێ ئەو فەقیر و هەژارە دەرێ باشە من فەقیر بووم بۆ یارمەتیت نەدام ئەوش دەرەی پەروەردگار باشە تو چۆن فەقیر بوویە تو ئەلحەمدولیلا ئەغنا لە ئەغنیای ئەتو لە هەموو دەوڵەمەندێک دەوڵەمەندتری دەڵێ با ئەمن نخۆش بووم سرت لێ نەدام فەقیر بووم یارمەتیت نەدام دەفەرمێ ئەمن ئەدی فلان نابینینەوە خۆش بوو سرت لێ نەدا یان فلان فەقیر بوو یارمەتیت نەدا بۆی بەڕاستی هاوکاریکردنی فەقیر و هەژارەکان یەکێکە لەوە ڕێگانەی کە ئینسان ئەتوانی خوای گەورە پێی لە خۆ ڕازی بکات فەزلێکی گەورەیە ئەنفەع الناس باشترین بەڕاستی خەیر الناس ئەنفەعهم للناس باشترین خەڵکەوە یارمەتی خەڵک بدا واتە ئەو خەڵقەی خوای گەورە کە ئەمڕۆ تو لەگەری ژیان و گوزەرانی لەگەر دەکەی خوای گەورە مەبەستیتی کە تو چاکیان لەگەر بکەی ئەوجا یەکێک نەخۆشە سەری لێ دەدەی یەکێک فەقیر و هەژارە یارمەتی دەدەی یان هەتیمەکە دڵی خۆش دەکەی بە دووری مەزانە مارێکی هێتی بەسەری دەکەیەوە دڵیان خۆش دەکەی لەو ڕۆژەدا وەکو کەسێک خوان بوان دەکەی باب و جێگای بابیان بۆ پڕ دەکەیەوە بەڕاستی خێرەی گەورەیە و فەزلێکی گەورەیە تو نازانی خوای گەورە بە چ شتێک لە تو ڕازی دەبێ بۆی عولەما دەفەرمون لەسەر فرسەتی ژیان پاز مەدا ئەگەر فەقیرەکەت دیت بڕۆ یارمەتی بدە ئەگەر خێرەی ترت هاتە پێش بڕۆ بیکە تۆ نازانی بە چ نقطەی خوا لە تو خۆش دەبی احتمالە بەو دینارەی کە دەیکەیە خێر و بەو هەزارەی دەیکەیە خێر یارمەتی فەقیری دەدەی خوا لێت خۆش بی بۆی بەڕاستی لەسەر فرسەتی ژیان پازمەدەن و هیچ شتێک بەکەم مەزان خوای گەورە لێتان ڕازی دەبی ئینشاءالله. ئینشاءالله مامۆستاکیان زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا محەدین سوورچی مامۆستای ئاینی بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکارمان لە شاری هەولێر و لەگەڵمان نابوو مامۆستاکیان خوای گەورە پاداشت باتەوە و هیوایەکە ئینشاءالله زۆرترین ئیبادەت و کاری چاکە لەم ڕۆژەدا هەمومان ئەنجامی بدەین و تیایدا ئەم ڕۆژە زیندوو بکەینەوە بەو ئیبادەتانە بە ڕۆژوبوونمان بۆی کە بتوانین ئینشاءالله ئەم ڕۆژە بکەینە وێزگەیەک بۆ لێخۆشبوونی ناهۆتاوانەکانمان کە خوای باڵادەست ئینشاءالله لە هەموو لایەکمان خۆش ببێت.